بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە شاری ئەولێر لەگەڵ ئێوە عزیز و خۆشەویستدام. من سەرنجی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر وەردەگرم لەسەر خۆزگە خواستن. زۆرجار ئێمەی مرۆڤ خۆزگە بە ڕابردووی ژیانی خۆمان دەخوازین. بابزانم بۆچی زۆرجار دەڵێن خۆزگەمان بە ڕابردوو. ئایا ڕابردوو ژیانێکی خۆش و سادە بوو یان ئێستا ئێمەی مرۆڤ تەمبەڵین و هەوڵ نادەین. من سەرنجی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر وەردەگرم بابزانم خۆزگەی وان چییە لەگەڵمانە. لە ژیانی خۆتدا خۆزگە بەچی دەخوازی؟ خۆزکەم بە جاران کەس خۆزگە ئاواتی ناتەدی خی گەورە ئەو دێستاندیوە یان کە پێی نەبەخشی هەموو شتە خێتی دەیە. ئێستا مەرێوەها گەنجم ئەوە بەقەل بە ساقی دەگەرم ڕۆژێک دەبی تێگەیشتی لە تاقەت دەکەوی ئازار تووشی ئازار دەبی زۆر پەشیمان دەبی. ڕاستی مادیمە بەس هەڵی ئەسپات خۆی گەورە باشە لە ژیاندا مادووی لە ژیاندا مادیمە بدەمانێ مافەکی تەبیعی خۆمان هەبی زیاتر نا. تۆکو گەنجێک کە لەم نیشتیمانەی بابزانم خۆزگە و ئاواتی گەنجێکی وەکوتو چییە؟ بەخوای براجیان برێم چ بەخۆی تەبعاان هەموو شخصێک خۆزگە ئاواتی خۆی هەیە بەس بەڵام حیف لەو وڵاتەی لەو ژیانە ئێستاکەکە مەتێداینا باوەڕ ناکەم 1970 کەس خۆزگە ئاواتی ناتەدی. واتە پێ دوایە خەڵک بەگشتی خۆزگە ئاواتەکانی ناتەدی بەس زەبت لەبەرچی بەخوای ئەوەش دەگەڕێتەوە زروفی ژیان زەحمەت بووە قوڕز بووە ئێستا یەک بەخۆم گەنجە چۆشی منیانی زۆر خۆزگە ئاواتم هەیە. خۆزگەکانت چیە بابزانین؟ بەخوای خەڵکێ خۆزگەی زۆرە هەیە ناگۆترێ هەیە مەسەلەن خۆزانی نایەتەدی باسیش ناکاتن. بۆچی بەشێک لە خەڵکی بەشێک لە گەنجان خۆزگە بە ڕابردووی ژیانی خۆیان دەخوازن؟ بەخوای ڕابردوو ساڵانی ڕابردوو زۆر خۆش و خۆزگەم بەو کاتی بەس زەبد ئەو کاتی ژیان سەهل بوو ژیان خۆشتر بوو ئێستاکە ژیان زەحمەت بووە ئێستاکە ژیانەکە زەحمەت بووە ئێوەچی دەرێ زەحمەت بووە مەسەلەن قورس بووە خۆزگە ئاوات شت هەبیتن بە قورسیەتە دی دەبی هەوڵی لێ بدەیت. جاران ژیان سادەتر بوو یان ئێستا خەڵک هەوڵ نادا؟ بەس زەبد قسەکە جوانە پێشتر ژیانەکە زۆر سادە بوو خۆشتر بە هەموو لە یەکتری تەبا بووین بەس ئێستاکە مەسەلەن ژیانەکە هەروەچی گوتم قورس بووە و ناخۆش بووە. لە ژیاندا زۆر شت هەیە کە مرۆڤەکان خۆزگەی بۆ دەخوازن هەندێک شتەیە کە نەبووە یان هەیە لە ئێستا دەبی لە داهاتوو زۆربەی خۆزەکان و داهاتووە ئێستا خۆزگە بۆی دەخوازم کە هەمە لە ساخێکەمە دایک و باکمە ئەو بەشەیە کە دەخورێ و ڕۆژان دەخورێ بە شێوەیەکی حرار ئەوەندە کە حرام توش حرام نەبی خۆزگە لە ژیان بەس لە ساخەکەیە ئەلحەمدولیلا لۆ خوای ئەو نەشمان هەیە شکرانی خوای دەکەین. واتە خۆزگە بۆ دەخوازی کە لەشت ساغە و خوای گەورە بەرداوامیت پێ بەخشێ و تووشی کەمەندامی نەبی یان تووشی خاوەن پێداویستی نەبی. بەتاکید ستا زۆر کەسی دەبینی کابرا کەم ئەندامە دەبی شکرانی سە بکەی یان کابرا نەبوونە بای ئەوەندێک هەیتە لەوی باشتری شکران سە بکە تەماشای خوار خۆتکە شای سەر خۆتکەی عنی ناگەیە بۆ ئاستەیبی خوای گەورە کچەی دۆدانای تەماشای ژێر خۆتکە و ئەوەندە هەتە بیبەخشە و شکرانی سەر بکە خۆزەکەی ئەوەندەیە. بۆچی بەشێک لە خەڵکی خۆزگە بە ڕابردووی ژیانی خۆیان دەخوازن؟ حەز دەکە یان دوانەی کابرا بەهۆی ئەوەی کە بزانی خۆشیەوە نازانین خێری تێدا بووە کە خوای گەورە ئەو دێستاندیوە یان کە پێی نەبەخشی هەموو شتە خێری تێدەیە یان لەوانەیە شتێکی باشتر ببینتە ڕێ کات چاوەڕێ ئەو شتەی نەکەی بەس ئینشاڵڵا خوای گەورە داهاتوو عەنو دەسێلمێنی سەرماندیتی کە وعدی بە عەبدی خۆی دەدا کە لە داهاتوو باشترینی پێبەخشی ئەگەر پێ لە دنیاش نەبین لە ڕۆژی دوایی ئینشاڵڵا. بەشێک لە خەڵکی خۆزگە بە ڕابردووی خۆی دەخوازی لەبەرچی؟ کاکە ئەوەلان پێش هەموو شتێکی ئەمن پێت بی لە هیچ ئینسانێک نەبوو نەخۆش بی قەت نەخۆش نەبوو لەبەر ئەوەی نەخۆش نەبوو خواردنەکانمان تەبیعی بوو تێگەشتی خواردنمان تەبیعی بوو برنجی هەولێری من دەخوارد بریشی کوردەواری خۆمان دەخوارد تێگەشتی یعنی قەلبمان خۆش بی سەحەتمان تەواو بوو لە ڕەمەزانە چی خۆش بوو عالەم زروفی باش بوو عالەم مساعدە یەکدی دری دەکرد مەسەلەن پارەمان هەبوو ئیش هەبوو کەسابەت هەبوو بەس ئێستا باز شتێکی ئێستاش
لە هەنجی دەتانیم بلێ خۆشترە بەعز وەسائلەکە ئێستا مەسەلەن باشترە بەعز وەسائلەکە جاران خەڵک یارمەتی یەکتری دەدا عالم یارمەتی یەکدری دەدارێ وەڵا بەرادەر هەبوو ئەوە نە مەسەلەن دەبینی ئەتوو ئەوڕۆ دەچێت سەفەری سەفەرتەیە بە جیرانەکە دەگۆ دەدگۆ فیلان کەس ئەمن ئەوڕۆ دەچ بە سەفەری یەتوە دەچم دوو ڕۆژ لە بوشلێ دەبینیم کابرا شەوەر حەرەساتی دەگرت لە سەربانێ یەختفازی مالی توی دەکرد ئەو ئەخلاق لەو دەرەجەیە هەبوو یعنی کابرا شەوێ لە سەربانی عرەز دەبوو پاسەوانی دەکرد حەرەز دەبوو یەختفازی ئەو شەخصەی دەکردکەوی کە چوویتە بوشلێ لەو دەرەجەیە هەتا کەس زەفەریان پێ نەبوو زەفەریان پێ نەبا ئەرێ وەڵاوە عەدی ئێستا لەو سەردەمە ئێستا والله ئێستا وها نییە کرا ئێستا حاشا عەزیکاوایە وەڵا وا نییە وەڵا حاشاک پێت دەلێم حاشا چیرروتان پێ دەلێم زۆر هەیە تعەڕوزی جیرانی خۆی دەبی حاشی چیرروتان یەکو دەبی نابی ببی بەس ڕوویدایە ئەو شتە ڕوویدایە یعنی ئەو شتە ڕوویدایە دیتیتر بوو یعنی ڕوویدایە بەعەز کرایە ئەو شتە ڕوویدایە ئەرێ وەڵا ڕوویدایە لۆیە خۆزگە بە ڕابردوو دەخوازی یعنی لۆیە خۆزگە بە ڕابردوو ژیانت دەخوازی کە جارانەوها بوو پێشان ئەخلاق هەبوو ئەدەب هەبوو عالم یەکدری خۆش دەویست دوو برادەرە حەقیقیمان هەبوو یعنی یەکدری با خۆش دەویست عەدی بۆ مستەقبەلی خۆت بۆ داهاتوو خۆزگە بەچی دەخوازی یعنی ئێستا من بۆ مستەقبەلی خۆم چ بخوازم یعنی چ حیاتە چیوە مایە تازە حسابی مستەقبەلی بکەم تەمە لە بڕۆیە چ مستەقبەل خۆزگە بۆی ناخوازی کە لەسەر جێ نەکەوی ئەرێ وەڵا ئێستا ئەمن خوا دەزانی ئەوەندە لە خۆی تەلەب ئیسە مردن حەقا نەحەق نییە هەموو ئینسانێک دەمری کولی نەفس زاویقەت الموت بەس ئینسان لە خۆی ئەوەندە تەلەب بکە نەکەیتە دەست و پێی ڕزی نەبی بەشەر هەموو ڕۆژێش ئەوەی لەمالێ بەحەز دەکەم لە منداڵەکەم بەحەز دەکەم لۆ خێزانەکەم لۆ کوڕەکەم دەلێم تەلەب دەکەم لەو خوا گەورەیە ڕزی بمرە بەس ڕزیل دەبم ئەوە ئەرێ وەڵا حەز ناکەی ڕەزیل بی ئەمە حەز ناکەم ڕزیل بم مردن حەقە کەس لە مردن ناتانی ڕزگار بی خوا تەوقیتی لە بۆ دانایە کە تەوقیتت هات کۆتاییت هات بەس ڕزیل بکەوی لە مالێ لە ئەو لای بسوڕێنن ئێرەت بریندار دەبی لە ئەو لای بسوڕێنن ئەوە زەحمەتە هێستا بەخۆی کارەکە بۆ لە ژیانی خۆت خۆزگە بخوازی کە ئەنجامت نەدابایە هیچ کارێک هەیە بۆ مەقسەد خۆزگەت خوازی برێ بریا لە ژیانی خۆم لە حیاتی خۆم ئەو شتم نەکرد وەڵای یعنی ئێستا حالی حەزرە من قەلبم ساغ نییە نەخۆشم ئەوزە زۆر تاسوف دەکەم لە وەختی خۆی قەلبم ساغ بوو دەیلم باشە من پێشانەوە هانەبووم ئێستا لە هەمنی هاتیە لەوەی تاسوف دەکەم لە ئەوەندەی واتە گرنگیشە ئەو ئینسانانەی کە لەشیان ساغە ئەو نیعمەتەی بزانن کە خوا لەگەریان کردیە ئەرێ ئەو زۆر ئەساسە ئەرێ وەڵە ئێستا ئەو گەنجانە واجیباتیان ئەوەیە خوا دەستیانی دایتێ چاویانی دایتێ زمانیانی دایتێ هەموو شتی دایتێ باشە خوا ئەوەندە شتەی دات و ئەتوو مەفروزە قراری خۆی تەفیز نەکەی قراری خۆی تەفیز کە کاکە ڕۆژێک دەبی ئەوها نابی ئێستا مەلێوەها گەنجم ئەوە بەقەل بە ساغی دەگەرم ڕۆژێک دەبی تێگەیشتی لە تاقەت دەکەوی تووشی ئازار دەبی زۆر پەشیمان دەبی حتا گەنجی تەخوا بکە حتا گەنجی ئینسانیەت بکە حتا گەنجی حتا پارەت هەیە مساعدەی فەقیران بکە لە هەموو ناحیەک لەو ژیانەی ئێستا خۆزگە بەچی دەخوازی والله خۆزگە بە ژیانەشی ناخۆش دەباسم ئێستا پێسان زمانی خۆی خۆش ئێستا زۆر بەزەکە ناخۆش ڕۆژ بە ڕۆژ یعنی بەزەکە ناخۆشە ژیانەکە سەخت بووە زۆر جاران خۆشتر بوو زاران زۆر خۆشتر بوو ئێستا زۆر ژیانەکە زەحمەت بووە یعنی دۆ فەقیری زەحمەتە زۆر بەڕاستی ینی ئێستا خۆزگە بەچی دەخوازی خۆزگە دەخوازی دەوڵەمەند بی لەشت ساغ بی بەخۆی خۆز بۆ دەخوازم یعنی لەسل شاق بی ئەرێ وەڵڵی بەڕاستی دەوڵەمەندیش ئەوژەی بخوا بیا ئەوش خۆ بدا یعنی ئەوەی باش یعنی دەنا بەڕاستی دەوڵەمەندیش پیا هەیە دەوڵەمەندیش بەڕاستی ژیانی خۆش نییە دایم سوارە دەوڵەمەند ژیانی خۆش نییە بەری هەیە ئەرێ وەڵڵا ئەمە عند سوپات دەخوای گەورە بەس قەلب ساغ هەموو دیای دەیتن ڕاستی مادیمە بەس هەڵی سوپات دەخوای گەورە باشە لە ژیان دامادوی لە ژیاندا مادیمە بەری ئەرێ وەڵڵا بۆچی بەشێک لە خەڵکی خۆزگە بە ڕابردووی ژیانی خۆی دەخوازی لە خۆزگەم بە ڕابردووی ژیانە والله بەرێ تەبەن ئەو کاتی خۆشت بوو ئێستا هەژێ خەم نەبوو خەم نەبوو بەر ئێستا خەم زۆرە بەڕاستی چی وای کردی ئێستا خەم زۆر بی والله
ژیانەکە ئێستا وەلیاتێ بەڕاستی پێش گرانیە لۆ فەقیری گرانیە بەێ حەسەنی غار دەکاڕێ پێڕە ناکەتن ئەوەیە بەڕاستی زۆر زەحمەتە لە ژیانی خۆتدا خۆزگە بەچی دەخوازی خۆزکەم بە جاران بۆچی بە ژیانی قەدیم خۆشتر بوو ژیانی قەدیم خۆشتر بوو لێستا زۆر ئەروەڵە چۆن بوو بۆم باسکە ژیانی قەدیم بەسیت بوو وەچی ئێستا زۆر ئێستا وەسای ئەوەی زۆرە تەکلیف و شتیوا زۆرە یعنی ژیانەکە زەحمەت بووە ژیانی ئێستا زەحمەت بووە ئێستا زەحمەت بووە زۆر پێشان بەسیت بوو خەڵک دەستی بە شتێکی کەم قایل دەبوو ئەوها بوو باشە چ شتێکی دیکە هەیە لە ژیانی خۆتدا خۆزگەی پێ بخوازی بێجگە لە ڕابردوو یعنی قەت خۆزگەت بۆ خواستیە کە خوای گەورە هەمیشە لە ساغت بکە تووشی ڕووداوی تووشی ڕوودا و تووشی کارەسات نەبی طبعاً ئێستا داوا لە خوای دەکەم مەسەن تووشی ڕووداوی ناخۆش نەبین و نەخۆشمان نەبیت و نەخۆش نەبین و یعنی ئەو شتەندەك شتەیە ئیسان دەبی بەرە ئەوەی بکاتن خۆزگە بخوازی ئازاد بتەوێنێتە ژیانی قەدیم خۆشتر بوو لە ئێستا خۆشتر بوو بنمونە جاران ئەمری خۆمان ئەفۆن بەجۆرە ئەمری خۆمان قسەی دەکەن یعنی کە وەخت خۆی ژیان ئەوە خۆش بوو بەسیت بوو ئینسانیەت هەبوو ئەو کات ئینسانیەت ئینسانیەت هەبوو بەشەرناس هەبوو ئێستا نمایە ئێستا نمایە جاران کو یعنی ئینسانیەت کو بوو جاران بسند میسالە بەسیتری میسا بچینە بچوای دایرە چی دەیانزانی مەسەن ئەو کابرای چێە کوڕی چێ ئەسڵ زادەیە ئەوە دیار بوو ئەوەکەی بەس ڕێزمێ مەخسەم قسەی دەکە قسەی ڕادشی بەخوا ئێستا بڕۆی کەس میچینە حسابەشی لۆ نەکەن نالێن ئەو کابرای ئالی شاریە باو باپیری هەولێرەیە یعنی هەندێک شتەیە یان ئەگەی شەکتەبی لۆت بڕوێنێن میسالە جاران وانە بوو زاران وە نەبوو زاران ژیان خۆشتر بوو بەشەر ناسە بۆچ پێتم گۆ یعنی کابرا مەسەن لە دایرەی دادەنیست مدیر دایرە بۆ شتێک بوو دەیزانی ئەوە چێە چێن بەس ئێستا ئەوەی نمایە باشە پرسیارێکی دیکە قەت خۆزگەت خواستیە ببینە دەوڵەتی خۆمان هەبی بەخوای ببین نەبین هەیەکە ببین نەبین هەریەکە هەیەکە ئەم وا دەزانم ئەوە بە تەخمیری خۆ باشە بۆچی ئەو تێڕوانینەت بۆ دروست بووە دەزانی لۆ بڵێن لە حتا ئێستا لەن هەتەوە کەسەر بەخۆی کوت حکوم دەکە ئەوە تا ئێستا ئەوە سی یەک ساڵە هەدەلێن ئەوها دەبی ئەوها دەبێت چینە لە گۆڕێ ئەگە بلێن بەس جێما لە دوورایان بووە دوور مەبینە واتە ئەو بەڵێنانەی کە پێت درراوە نەگەیاندیتە جێ خۆی ئەزەلباندی خەڵکەکە بێئومێت بووە لە ژیاندا خۆزگە بەچی دەخوازی خۆزگە بە قەدیم دەخوازم بۆچی خۆزگە بەڕابردوو دەخوازی هەنجە زۆر خۆش بوو خەم نەبوو پێشتر خەم نەبوو پێشتێ خەم نەبوو نا زۆر بەکەمی خەمە بوو زۆر بەکەمی بەس ئێستا ماشەڵڵا خەمگەلێک زۆرە باسی ژیانی ڕابردووم لەو کە مادەمەوەندە خۆزگەی بۆ دەخوازی بابزانم چۆن بووە خۆزگەی قەدیم یعنی لەزات یعنی خواردن تامەشی خۆی هەبوو خۆش بوو زۆر ڕێزگردن هەبوو بەس ئێستا ماشەڵڵا ڕێزگردن نمایە جاران ڕێزگرتن چۆن بوو بابزانم ڕێزکردن جاران ڕێزکردن کابرا لە پێشت یعنی شەرمی دەکرد هەنانیشی بخواردا باە زۆر شەرمیش دەکرد نانی بخواردا باێت ڕێز تایبەتی دەکرد بچ باژۆری هەموو لە بەرتەر دەستان هەنجە ڕێزش تایبەتی هەبوو بەس ئێستا هیچ ئەو ڕێزە نماوشی جارە نمایە ئەنێ زولفەکە گۆڕای بەڕاستیانی یعنی ئەو ڕێزگرتنی کە جاران هەوێستانیە لە بەهادێ خۆزگە بەڕابردوو دەخوازی ئەوان ئەدیکو خۆزکە هەنجە ڕێز زۆر خۆشە بەنجی باشە بێزگە لە ڕابردووی ژیانت خۆزگە بە چی دیکە دەخوازی یعنی بە نسبەتەوە خۆزکە بچ بۆ نمونە قەت ڕۆژێک بیر کردوەوە بڵێ خۆزگە لە ژیانمدا ئەو کارم کردبا یان خۆزگە لە ژیانمدا ئەو کارم نەکردبا واللهی ئەوزە ئەو خۆزکەیە هەنجێ خۆزکە زۆر هەبوو ئێستانی مونەکمان بۆ باسکە مەسەڵەن جار هەیە لەگەر ئەوانەی خۆت کە دانیشتی قەدیم دانیشتی دەرە خۆزکە ئەو وەختی زۆر خۆش بوو کە دادەنیشتی سوعبەتێک دەکرا ئێستا ناتوان ئێستا سوعبەتش دەکەی جوون دەدەن پێشتر ئەوان نەبوو یعنی سوعبەتی خۆت دەکرد نەوەتامەچی لێوەردەگرت ئێستا نەوەتامە بەس ئێستا نەوە سوعبەتە نمایە پێشتاگە ئێستا سوعبەت لەگەی کەشی بکە احتمالی لێشت بە بەس پێشتا توو ڕەش نەدەبە ئەو سوعبەتت بکردا بە چکە لە بەوەی گەورە چکاتی هەبوو
خۆزگە بە چی دەخوازی والله خۆزگە بەس دەخوازم خۆزگە بۆی دەخوازم الحەمدولله لەش و قەڵبەی ساغمان هەیە و سپاسی خوای دەکەین و الحەمدولله هەتا بژین لە دینە تاعەتی خوای دەکەین و سپاسی خوای دەکەین و واتە گرینگە بزانین کە ئێستا لەشمان ساغا هەز بەو نیعمەتە بکەین بۆی کاتێک کە لە دەستماندا ینی قەدری بزانین قەدری بزانین طبعا ئەرە والله دیکۆ حیاتاکە ئەتوکە ئێستا قەدرێ و ئەوەی نەخوازێ و قەلبەی خۆت کە لە دەستت داهێنێ نازانی ئێستا دەبی سوپاسی خودای بکەیت کە لە سوور ئەوەشی ساغت هەیە الحەمدولله سوپاسی خوای دێ باشە بێجگەلە لەش ساغی خۆزگە بە چی دیکە دەخوازی والله خۆزگە بەس خوازم والله چنیە لە دنیا خۆزگە پێ بخوازی ئارێ والله الحەمدولله ساغ و سەلامەت بین و ئەو قسێت لە بێزاریە یان لە چییە با بزانم والله لە بێزاری نیە الحەمدولله زۆر سپاس لۆ خودای بەرە لۆچ بخوازی ینی بۆ نمونە هەم کەسێک خۆزگەی هەیە ئاواتی هەیە بۆچی لەو دنیادا خۆزگە وەکو خۆ دەڵێ خۆزگە ناخوازم آخر هیچ شتێک نییە خۆزگە پێ بخوازم ینی تەنها نێژ تاعەتی خودای و سپاسی خودای بکەین و الحەمدولله ساغ و سەلامەتین و خی گەور هەمیشە لە ساغت بکە ئەی لە ڕابردووی ژیانت خۆزگە بە ڕابردووی خۆ ناخوازی والله ڕابردووی ژیان چێ ڕابردووی ژیان کاسبیە و کاسبێکی بە عرایلۆ ماروم دارت و ژیانی ئێستات خۆشتر بیان پێشتر والله پێشتر ئارێ لە ژیانی پێش قەدیم خۆشتر بوو مندار بوون هیچمان نەزانی خەم نەبوو مشکلە نەبوو ئێستا هزار خەم و مشکلە هەیە ناوەڵە خەم نەبوو ژیان مندار بووم گەنج بووم سەم زای خەمچێ ئێستا کە بینە ساحب ژن و مار و مندار کورە خەم زۆرە مشکلە زۆرە باشە کە ئەوها ئێستا وەکو خۆ دەڵێ کێشە زۆرە خەم زۆرە وای نەکردێکە خۆزگە بە ڕابردوو بخوازی طبعا دەبی خۆزگە بخوازی بەڕابردوو بە قەدیم خۆش بوو ئێستا ئەوە نمایە ئەو خۆشیە ئەو تام کێشە نمایە ئەو خۆشیە نمایە ئەوەی قەدیمە بۆ ئێستا نمایە ئارێ وەڵە نمایە ئێستا پێشتێ خەم نەبوو نا زۆر بەکەمی خەمە بوو زۆر بەکەمی بەس ئێستا ماشەڵڵا خەمگەلێک زۆر باشە بۆچی دڵت پڕ بوو دەبی مقصر بینە بەرامبەر داکوبامان خزمە کەسەکانمان بەرامبەر خوای گەورە والله خۆزگە بەس خوازم والله چنیە لە دنیا خۆزگە پێ بخوازی بە خودای خۆزگە بەچ دەخوارد بە دین و ئیمانێکی باش دەبێت کارێکی وا بکەیت کە پیر بووی خۆزگەی بۆ نەخوازی بگەڕێتەوە و هەندێک شتەیەکە لە دەستت چۆن ئەنجامی بدە خۆزگە بگەڕا بەمەوە پاش گچکە بامە زۆشتم دەگۆڕایانی زۆر دەگۆڕا زۆر دەگۆڕا یعنی زیاتر ئەو عقلی ئێستا و لەگە هەنجینی زۆر فەرقی هەیە زۆر فەرقیە زیاتر لای خوام دەگرت زیاتر هێشتا زیاتر زیاتر قەدری داکو بابی خۆم دەزانم هێشتا زیاتر باشە بۆچی دڵت پڕ بوو دەبی مقصر بینە بەرامبەر داکوبامان خزمە کەسەکانمان بەرامبەر خوای گەورە دایک و باوکو لە ژیانماوە بۆیە خۆزگە دەخوازی کە خزمەتی زیاتر کردبە بڵێ خوای گەورە بیان خاتە بەهەشتی بەرینەوە برادر تازە باشتم کرد بۆ برادرە چشمە بوو کە و کوڕەکەی لێر دانیشتە خۆزگەویش مابایە بەس کوڕەکەی لێرە الحەمدولله برادری بابت برادری خۆم بوو برادری خۆ بە نەخۆشی کۆڕۆنای کۆچی دوای کرد ئێش خۆزگە مابایە جێگایان بەهەشت بیارەبی باشە چیت هەیە بۆ ئەوانەی کە ئێستا لەشیان ساغا یعنی ئەو لەش ساغی کە خوای گەورە ئەو نیعمەتەی پێبەخشینە هەستی پێ ناکەن کاتێک لە دەستی دەدەن خۆزگەی بۆ دەخوازن والله کە پێت دەرێم ئەم تقریبی 2 ساڵت پێشێستا بیدایەتی کڕۆنەکەی کە کەرەنتین کرا پاشی بەس 2-3 مانگی تووشی کڕۆنەی بووم لە تەواو لە تەوابوونەکەی تووشی پشتێشەکی بووم زۆر خراپ تقریبی حتا ئەو ڕەمەزانەی ئێستا یعنی خۆشیم نمابوو لە دنیای ئێستا تقریبی نازم خوای گەورە شفامی لە بۆ ناردبوو بچەند ڕاضەوەی وڵای بەس دوعاشم دەکرد ینی کابراایکی زۆریش باش نیمە با پێت من ڕاستەکەی بەس خوای گەورە بەڕەحمەت دیارە بە تەماشای دڵمی کردیەوەها
دوعاشم دەکرد وڵای چابوومەوە پشتم ئەو جە سیحەت نیعمەتی خوایە لە هەموو باشتر سیحەتە سیحەتوکە دنیا دنیای دێنی بۆ هەستی پێ ناکەین ینی زۆربەی ئاگامان لێ نییە حتا نەخۆش نەکەوی قیمەت وی نازانی حتا نەخۆش نەکەوی نازانی ئەو پشتت هەیە و پێت هەیە و چاو و سەر و شان و هەمووی نیعمەتی خوای دایکمە بەس حتا بزری نەکەین قیمەتەکەی نازانی ینی زۆر شتی بەسی تێست توی دەرزیەکەت بلێ بزربی فڕێ دێستا دەرجەکە لەکردن بەس بۆچی ئیشت پێی زۆر زۆر ئەوەیە زۆر بە قیمەتە ئەو زۆر باشە قەدری ئەوەی خۆمان سیحەتمان بزانین کۆتا پرسیارم ئەوەیە ئەی چەندێک گرینگە قەدری یەکتری بزانین ڕێز لە یەکتری بگرین بۆی لە داهاتوودا خۆزگە بەو کاتێ ئێستا نەخوازیین زۆر میمە زۆر قەدری یەکتری بزانین ئێستاما هەموو جار ینی بەڕاستی زۆر حەز لە سیاسەت شتی ناکەم بەس یعنی هەندێک شتێ دەبی بڵین ئەوانە ئێستا بەرپرسن لۆ قەدری یەکتری نازانن چییە ئەو لە بۆی تەنازولکە با ئەو لە بۆی تەنازولکە ئیدارەکەمان بسوڕێ خەڵکەکە چییە ینی کەس چیمان لێ دێ ینی با 30 ساڵ 40 ساڵ 50 هەر تەواو دەبی ئەوجا ناوەڵە لە ئێستاوە بە قەدری یەکتری بزانین تەنازولە بۆ یەکتری بکەین احترامی بگرین احترامی بگرین حتا ئیشەکەمان سەلبی و خەڵکیش ئیشەکەیان سەلبی خەڵکیش دوعایان لە بۆ دەکا هێشتا باشتر دەبن خەڵک ئیستفادەیان لێ دەکا خەڵک ئەدی کو خەڵک ئێستا خەڵک لۆ دوعام لە بۆ نەکا بڵێ وەڵاوە ئیشەکی زۆر باشی کردی ئەوە ئیشەکی باش بەس هەبلێن نا وەڵاو ئیشەکی باشی نەکردی ئەویان نەیان کرد ئەویان نەکرد باشەکەی بکەی باشترە ئەدی خەڵک بێزار دەبیت کاچ خۆم بێزار دەبێت لۆ ئەم لێبێ مەسوولەکان ناویان بزانم با نەزانم مەسوولەکان لۆ دەزانین لۆ مەسوولەکەوە دەکان ناوی بزانم بچم لە دوی بگەڕێم لە دوی ئەخباری بگەڕم بزانم چ دەکات چ ناکات چی هەیە بەس ئەگەر ئیشەکی باش بکەم چ عیلاقەم بە مەسوولیدایە با ناوی نەزانم بەسیترێکی ناوی محافزی خۆم با نەزانم بەس بڵێن ئێرە چێ دروست کردێ لە محافزێ لە چێ وەڵا نایناسم بەس کابرای جوڵاوەتە ئێرەی دروست کردێ خزمەتی ئێرێ دەکا ئێرەی دەکا ناوی نەزان باشترە بەس لە دوی گەڕام چوم دەبی لە عیبعارەکەی بگەڕێم چی هەیە و چی هەیە ناوەڵە با نەگاتەوە ڕۆژەی وێ ئەوە نییە ئێستا کابرایەک بێنی بەسی شتێکی دەرێ غاز نییە ئەو غازە لە دەشێ ئەمە وەخت خۆی نەمان دەزانانی ئێستا تەمەن 55 ساڵە نەمان دەزانین غاز لە چێ دەیان نەمان دەزانین ناو محاویلەی فیوزەیە کار بە هەموویان لە خەڵکی کرد کە پێشتر نەدەزانی نام دەزانی بەخوای ساڵانی نوۆتەکان نەمان دەزانین ناو محاویلەی زەیتەیە یان ئەوە فیوزە و کێ قسانەی دەکرد چێ دەیزانی غاز کودی و کو دەڕوە غازەکە داهاتوو دەتکری بە پارەچ ناوی فیلانمان نەدەزانی مدیر غاز ئێستا ناوی هەموو خەڵکیان بۆ لێ کردیە هەمویان لێت کردێ ناوی هەموو خەڵکی بزانی چی هەیە چی نییە چ دەکات چ ناکە باشە خراپە لۆ نەگاتەوە ڕۆژەی با لەگە یەکتری باش بین کا تو ئیشەکەی منت ڕواند ئەم لۆ بێمە دەرکەیت وەنیە ینی کابراایکی بەسیترین شتێکە ئیشەکەی من دەڕوێنی لۆ ناوی بزانم با نەزانم ناوی کابرای بەس پێم بێ کابراایەک لە وڵاتەشکە بێ لێم پرسی بێ ئەرێ کاکەم بوو ئەو شارەتانەوە هات جوانە چێوەی کردێ دەیم وڵا دەلێن محافزەکمانێ ناوی چێ وڵا نایزانم بەس ئیشەکانی زۆر جوانە بە خودای خۆزگە بەچ دەخوارد بە دین و ئیمانێکی باش بە ژیانێکی خۆش بۆ ملەتەکەمان بۆ گەنجی وەکوونگۆ بۆ کچ و کوڕانی ئایندەی خۆمان بۆ وڵاتی خۆمان بۆ شاری خۆمان پێخۆشیمان پێخۆشە ئاواتمان خۆشە پێ ئاواتمانەوەی هەموو ملەتەکەمان بەخۆشی و بە کامەرانی بژیتن ژیانێکی خۆش گوزەرانی هەبی بژین هەمومان خۆزگەیت و ئەوەیە کە ئەو خەڵکە بەخۆشی بژی بڵێ هەموو ئاواتم ئەوەیە خەڵک بەخۆشی بژی هەموو ملەتی کورد هەموو ملەتیمە بڵێ بەعام بژی ئەگەر ژیان لۆ هەمومان بژین پێکەوە خۆشترە لەوەی لۆ تاچی من و تاچی توی خۆشترە ئەوەی بڵێ قەت لە ژیانی خۆت خۆزگەت بەڕابردووی ژیانی خۆت خواستیە بە خودای هەندە زین چۆنا هەمومان معاناتمان هەیە چاک و خراپ هەندێک شتی باش هەبووە هەندێک شتی خراپیش هەبووە باشانەی پێشتر کە خۆزگەی پێدەخوازی چینە وڵی وەکو مەسەلەن ئەمانەتی باش خۆشەویستی جیران بۆ یەکتر برا بۆ برا خەڵک وڵاتی خۆی خۆش بێ خەڵک ئەخلاقی باش بێ خەڵک پێشکەوتوبی خەڵک حەز بکە مەسەلەن خەڵک دەخۆش گوزارانی دابی ئەوە ئاواتی وڵاتی خۆی خۆش دەویست بەڵێ خۆشی دەویست بڵێ ئێستاکەش هەر خەڵک خۆش هەیە خەشی خۆش دەوێ بەڵام هەندێک ژیان هەیە خۆشەویستی وەکو جاران ماوە بە خودای کەمتر بووە کەمتر بووە لەبەرەوەی دەبی هەر هەمومان بە خۆمان دابچینەوە هەر هەمومان لە سەرێ تا خوارێ
ژیان لە هەمومان خۆشە بەخۆشی بژین لەبەرەوەی ئەمن و چوو بە تەنیانی لە وڵاتی هەمومان حەقی ژیان و مافمان هەیە هەموو خەڵک بژی خۆشە بەخۆشی بۆەوەی بە برایەتی و بە تەبایی بژین و ژیان بەڕێ بکەینەوە دە ژیانی ماوانە لە ژیاندا خۆزگە بەچی دەخوازی مەڵە بە داهاتوو ئەرەوە لە ڕابردوو سەچوا خۆشمان نەدیتە ئینشاڵە داهاتوو باش دەبی و قەنەعەتمایە باش بی باشە خۆزگە لە داهاتوو بەچی دەخوازی ینی داهاتوو چۆن بێ داهاتوو هەندێک ئەو گەندەڵیانەکەم ببتەوە تەسەور دەکەم ژیان زۆر خۆش دەبی ڕابردوش هەر زۆر ناخۆشەوە بەس خەرک هەر دەرێت ڕابردوو لە بۆشتی باش نەبوو بەس هەشتی زۆر باشەیە ئێمە چاوەڕێ ژیانێکی زۆر خۆش و باشتر دەکەین تۆزە مەسەن عەدالەتە بی ئینشاڵڵا زیاتر معاشات تەوزیع بکرێ خەرک ئارام بیت مشکلەی نییە واتە تۆ خۆزگە بۆ دەخوازی کە لە ئایندەدا مافێکی سەرەتایی خۆت لە کاتی خۆ پێ بدرێ هەر ئەوە یادی زیاتر نیە خۆ من نامانێت بینە مشتەکەم بدەمانێت مافەکی تەبیعی خۆمان هەبی زیاتر نا ئەوە خۆزگەی توە خۆزگەی هەموو کەسەکە براوانی خۆزگام میسان وەکو سیاسێک بیر ناکەمەوە وەکو نەفرەکی ئەتیادی بیر دەکەمەوە خۆزگەی منەوە لێمانگەڕن نیشان لە خۆی ژیانێکی خۆش بینە سەر مشکلەمان نییە باش نابێت خۆزگەکانی تو گەورەتر بێ خۆزگاری مە خۆزگەی گەورەترمان گەلک زۆرە بەس خۆ بە قسە ناکرێ خۆزگەی گەورەترمان گەلک زۆرە ئینشاءڵڵا انتخابات دەکرێت بە خاوێنی دەکرێت خۆزگەکانمان هەموو دێتە جێ ینی خۆزگەی ئەوە دەخوازی کە هەڵبژارنێ کرا نەزیه بەبێ فرتوفێڵ بێ فرتوفێر بوو بە تاکید حەزەکەی بێ فرتوفێر بی چێ دەرچوو پیرۆزیوی بەس مهم ئەوەی خاوێن بی ئەرە وڵاو خۆزگانی مێ خۆزگەی تووە کە هەڵبژارنێکی پاک و بێگەر تەمیز بە تاکید ئەرە وڵا حەزم لێ ئەوە بکرێت هەموو دنیاژەوەیە پێش بە شەڕ و شۆڕ ناوی انتخاباتەکی نەزی هەبی لە خۆت دەتوانی نوێنەری خۆت بسم بە تەبیعی هەربژێری ئەوە خۆزگە دڵ خۆشە دڵت خۆش دەبی هەرچێ دەرچی بە تاکید بەس بە بێ فرتوفێر تا خۆزگە بەچی دیکەش دەخوازی خۆزگەکان لەوە سەرچاوە دەگری ئەگە انتخاباتەکە بگری خۆزگان کەم و دێتە جێ بابزانم خۆزگەی گەنجێکی وەکو تۆ چییە لەو نیشتیمانە خۆزگە بەچی دەخوازی لەم کاتێ ئێستادا هیچ خۆزگەیەکم نییە ینی لەم دەقەی ئێستادا بۆ داهاتوش نازانم لە ڕابردوو هەبووە بەس لە ئێستادا نا بۆچی ئینسان هەر تەبیعەتی وایە ینی ئەگەر خۆزگەیەکی هەبوو یان چەند خۆزگەیەکی هەبوو ئیشیان بۆ دەکات تەبعاً هەوڵیان بۆ دەدا گەرمودێکی زۆریش هەوڵت بۆ خۆزگەیەکت دا و سەرکەوتو نەبووی تێدایان وەک دەڵێن مرادت حاصل نەبوو ئیدی تا مودەیەکی ینی هیچ خۆزگەیەکت نامێنێ لە ڕابردوودا خۆزگەت بەچی خواستووە ئیدی خۆزگەیەکمان هەر هەبووە هەموو کەسێک خۆزگەیەکی هەر هەیە ئینسان بەبێ خۆزگە نابێ بەس ئیشم بۆی کرد و بۆشی ماندوو بووم و بەڵام سەرکەوتو نەبوو لە ئاین خۆزگەم هەیە کات گەڕا بایەوە زۆر شتم دەگۆڕی بەس حتمما خێری تێدایە زۆر باشە من مەبەستمەوەیە زۆرجار ئێمە دەڵێن خۆزگە بە ڕابردوو دەخوازیین با بزانم بۆچی خۆزگە بە ڕابردوو دەخوازیین خۆزگە خواستن بەڕابردوو یعنی ئینسان کە ئەو شتە پێیدا تێپەڕیوە حتمما دەرسی لێ وەرگرتووە ئێستا خۆزگە بۆ دەخوازێ کات بگەڕێتەوە خۆزگەی پێ بخواست یان خۆزگە دەخوازێ بۆ کاتە بۆی ئەو شتانی کردوێتی نیکە یعنی من وای دەبینم بۆ خۆزگە بەڕابردوو خواستنیش ئینسان هەر کاتێکی کەتیدایەتی پێی قبول نییە ئیلا یان لی پێش کە لی دەرچوو ئەنجا خۆزگەی بۆ دەخوازی لەو کاتی کەتیدایەتی قبولی نیە ینی ئێستای خۆی قبول نییە بەڵام کە لی دەرچوو ئەنجا بەبیری دێتەوە چی بەجێ هێشتۆ خۆزگەی پێدەخوازی بۆ ئەو کاتە باشە ئێستا کە گەنجێکی ڕێک و پێچی لەش ساغا ئەلحەمدولله خوای گەورە هەر لەش ساغت کە چەندێک گرینگە ئێستا قیمەتی قەدری ئەو لە ساغی خۆت بزانی چونکە کە تەمەنت ڕۆیشت دڵنیام خۆزگە بەو گەنجاتی ئێستای خۆت دەخوازی وایە بێگومان ئینسان لە ئاسە و نیعمەتانێکی خوای گەورە پێی دراوە طبعا یعنی هەر شتێک بکە ناتوانێ بگاتەوە حەدێکی خوای گەورە نیعمەتی بێداوە یعنی بۆ منە شتێک بکە بڵێ خوای یان ئەو نیعمەتت پێداوە منیش لە بەرامبەرمدا ئەو شتم کرد ئینسان یعنی دەبێت شکر بێ لەسەر هەموو حاڵ وەزعێکی خۆی و ئینسانی مسلمانیش طبعا هەر شتێکی بەسەردا بێ خێری بۆی تێدایە و ئەو تەمەنی گەنجیەت دەبێ بزانی لە چیدا سەرف کردووە بۆ ئەوی کە پیر بووی پەشیمان نەبیەوە بڵێ خۆزگەم بە گەنجەتی زۆر شت هەبوو دەبوو کربام نەم کردووە یعنی دەبێت کارێکی وا بکەیت کە پیر بووی خۆزگەی بۆ نەخوازی بگەڕێتەوە و هەندێک شتەیەکە لە دەستت چۆن ئەنجامی بدەیت والله خۆزگای ئینسانی زۆرە هەندێکی بەدی هاتووە هەندێک ماوە چینە خۆزگانەی کە حەز دەکەی بێنەدی لە ئایندەدا والله خۆزگای من بەس سەلامەتی هەموو عێراقی یعنی تۆ خەم هەموو عێراقتە هەم بەس ئینسان خۆ نالێ بەس بۆ خۆی بژی دایمن هاوڵاتە کامۆن یەک لە هاوڵاتی عێراقی نەما ئینسان نابێ خۆشی لەبیر بکە وایە بۆ خۆ نەفرێکم لە هاوڵاتێکم لەو نیشتیمانی
خۆزگای منش خۆزگە هەموو هەوڵاتیانە ئەمن ئەمان هەبی ئینسان بەخۆشی بژی بەسەر بەرزی بژی معاشی مسۆگەربی کە دەبێتە سەرما خەمی سەر ئەوەی نەبی معاش موچە هەیە نییە وەردە ناگرێت ئەسەن بەس ئەوە خۆزگەچی سادەیە سەرەتاییە سەرەتاییە ئەو دامژ نەکراوە ئەنی ئەو شتا ئەو مافا ئەو حەقەیت و هی ئەوەیە خۆزگەی پێ بخوازی ئەکید وای هاتووە وای هاتۆ ماڵە معنی بەسیترین مافی مرۆڤە بەسیترین مافی مرۆڤ وەرە موچەخۆر نیم بەس ینی خەمی موچەخۆرمە بەڕاستی کەم خۆم موچەخۆر نیم براکەم موچەخۆرە هیچ کاتێک بەڵێ هیچ کاتێک بیرت لە ڕابردووی ژیانی خۆت کردوتەوە بڵێ خۆزگەم بەو کاتەی ژیانم خۆزگەم بەو تەمەنەی کە تێیدا ژیا بووم خۆزگەم بە منداڵیم هیچ کاتێک ئەم بیرکردنەوانت هەبووە مەسەلە چ کوردی هەیە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بە بەلاش نەگوتراوە بەڕاستی ڕۆژان ڕابردوو زۆر خۆش بوو یعنی ئێستا تو دەڵێ خۆزگەم بە ساڵی ڕابردوو هزار خۆزگەم 10 سال پێشتا هزار خۆزگەم بە 20 سال پێشستا هزار خۆزگەم بە 30 سال پێشستا ئەی باشە دامەوێت ڕێک بزانم لەبەر چێ ئەو خۆزگەی تو ئەوەیە کە خۆزگەت بە 20 سال پێش ئێستا دەخوازی دەمەوێت بزانم لۆ خۆزگا بە ساڵانی ڕابردوو دەخوازی ساڵانی ڕابردوو یعنی ئینسان بەس لە خۆ نەدەژیە حسابی بەرامبەر دەکەێت حسابی جیران دەکەێت حسابی خزمەت دەکەێت ئێستا خەڵک بەس بۆ خۆی دەژی ئێستا وەی لە هاتیە نییە بەس وەی لە هاتی ئەڕۆ یعنی ماشە ژیان ئەوەندە زەحمەت بووە غار دەکارە بە مۆلی و ئاوە و سرکت تێکچ و نازانم منداڵەوەکمە ئاشە کورە پارە تەکسی و ینی ئەو هەموو غارە وای کردووە ئەو هەموو ڕاکردنا وای کردووە کە بێزاربی خۆزگە بە ڕابردوو خوازی دەکەیت ڕابردوو کاچ من ئێمە 11 نەفرم لە ماڵێک 11 نەفر یەک ژوور دەخەوتین یەک ژوور هەمووش بە ماشەڵڵا مهندس و مامەستا و دکتۆر و لەخوا بە زیادبی هەمووش کرد الحەمدلله شکرانی دەوێت یەک تاقە شەخصیش دەکرد یەک شەخص 11 نەفەر یەک کەزیشی دەکرد یەک کەزیشی دەکرد 11 نەفەر یەک کەسیش دەکرد وەکو گوڵ بەڕای دۆچوو نەخەمی معاشت هەبوو نەخەمی کارەبات هەبوو نەخەمی ئاوت هەبوو نەخەمی کرێتوکانت هەبوو ئەو خەمانەت نەبوو ئێستا هەموو دابین دەکرا ئێستا نازانە غەمی نەفتی بخۆی غەمی ئاوی بخۆی غەمی کارەبای بخۆی باشە ئێستا ئینسانە مرۆڤە کەسێک دەتوانێت یەک کەس بژەی ژیانی 11 کەس دابین بکە وەکو جاران ئێستا مستحیلە ئیلا اللهم کابراگانی زۆر دەوڵەمەند بێ شەریکە هەبێ ینی ئەموری فول بێ دەتوانێت یانێکی ئاسایی کەسێک ناتوانێت زۆر زەحمەتە زۆر زەحمەتە ینی من خەمنەوە موچەخۆرانێ مۆزەفی قوربەسەر جگە بابینە جگە لە موچەخۆرەکان جگە لە خۆزگە دنیایەکان ئەی بۆ قیامەت خۆزگە بەسی دەخوازی خۆزگە قیامەت لە هەمووی باشترە لە هەمووی خۆشترە ئینسان دەخوازی ئیمان لەگەڵ خۆت بێ بە ئەمانە بمری بە کافری نەمری بە ئیمانەوە بمری هەمووی خۆزگەچی خۆشترەوە دنیای دەڕوە کاتێ بەس قیامەت نەدۆڕی ئەو بە هەمووی هەیە بە هەمووی هەیە بەڵێ ئەزدان و خۆشەویستان ئەوەی بینیتان خۆزگە و ئاواتی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو بینیتان بەشێکیان کە پیر بوون کە تەمەنیان هەبوو خۆزگەیان بە کاتی گەنجی و لاوی خۆیان دەخواست کە لەشیان ساغ بووە بەشێکی دیکەیان خۆزگەیان بەوە دەخواست کە لە ئایندەدا لەم نیشتیمانەی ئێمەدا هەڵبژاردنەکان بێفرت و فێڵ بێت بەشێکی دیکەیان خۆزگیان بەوە دەخواست کەوا موچێک کە مافی سەرەتایی خۆیانە لە کاتی خۆیدا پێیان بدرێت بەڵام دەپرسم لێەوە ئەو کەسانەی کە ئێستا لە ژیاندا نەماون دەبێ خۆزگە و ئاواتی ئەوان چی بێت و چ خۆزگەک بخوازن چەندێک تامۆزرۆی ئەوەن یەک جار بگەڕێنەوە ئەم دنیاە و یەک چاکە بکەن یەک جار بگەڕێنەوە و زکرێک بکەن دڵنیام ئەوانەی کە مردوون پەشیمانن لەوەی کە لەگەڵ ستەمکاراندا بوون دڵنیام پەشیمانن لەوەی کە ستەمیان کردووە پەشیمانن لەوەی کە فرتوفێڵیان کردووە کە دزیان کردووە کە ماڵی خەڵکیان خواردووە پەشیمانن لەو کارە خراپانەی کە خودی خۆیان ئەنجامیان داوە لەو گوناه و سەرپێچیانەی کە خوای گەورە لی قەدەغە کردوون و ئەوان هەستاون پێی
بۆیە ئێمە بە لەم ژیانەی کە تێیدا دەژین لە ئایندەدا خۆزگە بە شتێک نەخوازین کە لە دەستمان چووە ئێستا کە لەشمان ساغە و خوای گەورە تەندروستێکی باشی پێبەخشیوین با خۆزگا بەوە بخوازین کە خوای گەورە ئەم لەشە ساغەمان بە بەردەوامی پێبەخشێ و تووشی هیچ زۆرە ئازارێک و نەخۆشیێک نەبین. چەندەها کەس کە دایکیان لەدەست داوە کە باوکیان لەدەست داوە کە کەسێکی خۆشەویستیان لەدەست داوە خۆزگەوە دەخوازن بۆ چەند چرکەساتێکی ژیان بیان بینن. ئێوەش خۆشەویستان و ئازیزانی خۆتان فەرامۆش مەکەن بۆ ئەوەی دواتر خۆزگەی بینینێک دیدارێک بەداخ نەبن هەزاران خۆزگەی بۆ نەخوازن. لە تۆی بینەریش دەپرسم خۆزگەکانی تۆ چین؟ داتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوای گەورە دەکەم. خواتان لەگەڵ.